بێگومان ئەمڕۆ ئەو تشتێک بۆ ڕۆژهەڵاتی کوردستانی ڕوودا بە ئەو تفاقە بە ئەو هەلوەستە جوانە تشتێکی زۆر بەقیمەتە و بەقەدرە بۆ ئەویە کە من بۆخوا بۆ گەلی کوردستان تایبەت میلەتی مە لە ڕۆژهەڵاتی کوردستان پیرۆز دەکەم ئیرۆ ئەو تفاقە ئەو هەلوەستە گۆ 5 هێزن سیاسی هەلوەستا خواکردنە یەک پلەتفۆرمێکی کوردستانی ئاڤاکردنە برادەرێن مە دە پارتی ئازادی کوردستان، پارتی ژیانی ئازادی کوردستان، حزبی دیموقراتی کوردستانی ئێران، سازمانی خەباتی کوردستانی ئێران، کۆمەلگەهێ زەحمەتکێشانی کوردستان. زۆر سپاس بۆ ئەو هەلوەستە جوانە، سپاس بۆ ئەو تفاقە، سپاس بۆ ئەو یەکیتیش بەرگۆ هەرتمژی ئەگەر شکستنێکی گەلێمە هەبێ سەراسەری دیرۆکژی ئیسبات بووە. ئەگەر شکستنێکی ملەتێمە هەبێ سەبەبێ وێنە تفاقە، سەبەبێ وێنە یەکیتیە، سەبەبێ وێنە نەیەک هەلوەستە و کاتی گۆ هەلوەستی مە یەک بێ، کاتی گۆ تفاقی مە یەک بێ بێگۆمان سەرکەفتنی هەری گەورەژی دوور دەبێ. خوای گەورە ڕەحمی ئەحمەدی خانی بکێ کاتی گۆدگۆت گەردێمە هەبیە ئیتیفاقەک فکر کربە مە ئینقیادەک ڕوم و عەرەب و عەجەم تەمامی هەمیاژ مەرە دکرە غوڵامی. بەداخەوە ژبەرگو ئەو هەلوەستە جوانە نەبوو، ئەو تفاق و یەکیتی نەبوو، بەداخەوە ئەم بوونە غوڵام بۆ خەلکندی. میر کەموڕان بەدرخان کاتی گۆ کورد دەستنیشان دەکردن، کورد تعریفی دەکردن، دگۆ کورد مینە بارانێنە. کاتی گۆ تفاقی وا هەبێ، یەکیتیە وا هەبێ، هەلوەستا وانە یەک بێ، ئەو تفاقە ئەو یەکیتە دبێ مینە يعني لهيكي منا فيضانكي منا تسوناميكي هر تشتي برخود بي لكاتي جو او يكيتي نبي او تلوبكي باران دادك بنا بعردكي هشكي زوا برتلف ديشي بو او يك راستي امرو او تشتي جو روجلاتي كردستان يك اتفاقي درست بوا بنابينا 5 هيزن سياسي ده تشتكي زور گرنگه بو سرکردین وان حزبو لاین سیاسی بو گلی کردستان بگشتی بتایبت ملتی من روجلاتی کردستان پیروز دکم و اوا تشتكي نغريبة نعجيبة لسر قلي من روجلاتي كردستان شبرقو ملتي كرد روجلاتي كردستان ميرات قري شورش قرانا ميرات قري بيشاوا قاضي محمد بيجي برخدانا روجلاتي كردستان.